حيدر جنب قربان قليمة كم من بس جمعان أوفم هي ما باقيتي دوام ومشغلة وإيشي مالو أجينا بخوا من إيش بيتانكم بجدي أمره والله سيراني كي خور درسي شوشن شيرزاد وبهزاد ونوزاد حرسي جانين بخوا خوشا والله هالشي مكدبي يمجع حيدر وبو معلوماته شو تشيبن قوشتو ايه دي ازاني تشي بلي ماسي مكرن خومي كرم دو ماسي جوانين او صعبتك يتقوى حيدر او سيانا زين جميل وجليل وخليل والله حدشي مكردويم ورجالو سيانا خورتك وهي اي تقواهين جاسم وقاسم وباسم نا اواني زين كنا والسيداني يا بخوايم اگر حدشي مكردويم قال تاكي اواني زين ارسيجان قال منهم داروان وشاكوان كاكا ازاني تشي امرو اگر خوم كوشتبي ابي بقما او سيرانه والله من يجبيتانا كم ورد شونا يا مزايل لك ميقدر انا ما كستان من ديوا باش بقربان باش نحن شونا يا مشغلة وشرنية امرو تخصيص يكم بو ايوا او سيرانه ابي بكم ده باش حيدر جان باش سلام يا اللي قبل هاكا بيا ابو دمو ايواري كم النبي ده باش دي خوال لقال حيدر جان ستشا خوال لقال حيدر السور اتشم جا سيران لو خورتر همو احباب وبرادران لوين خو ايشر تواو نابيه هاتي شنك عمر اه عليم بابتشي مبازات وسجلوا برك بكرم والله ان شاء الله زو تقصب كذا والله وعد ببرادرنا عسر بيك وابو خمان لشون دانيشين إيه تلفوني ابو قبل نايم ورجع اخر زور تلفون بوتشن كمان حيامتي شتيواني هرتشي مبازر اخر شنا كمان ابرمتي وعد ما ابو برادرنا برادرانك ايه شون بهزاد وشيرزاد ونوزاد شيان بيبل من يقيناك بيان برقتك قينانية اي قاسم وجاسم وباسم خو هذا يكثر ام خوم بخوا اما انا حمي بس كبونا دايق لا والله تبرادر من اي شون جاخو باسينات انجري ده مشكلة نية كاكا هم يقليم ليك على يك ما أنا ما عندي من جاي هردوسي حفته هرهين من نبيني وا كاو باو لاوا أنا بيان بينم نالم ما عليم نانا نشتيوا قبولنا كما بيبسي مبازات جلم هرنية ورجناك آخر من وعد مبو رفيق أنا ما أبو خاتي من أبرو ما شد أي الرسيبو أنا هردايم هربم تلانو من أبين لك والله أي شي أي نازم يك بروز كلا سدلم هات شي بو بسم الله الرحمن الرحيم عمر شي نازم هستكم زختي السر من نختك وجو عواهات ويتوروا يجوا ملاش أنا تشاقي بتشينا دلو جاي بوري وي بتشاو أواك رشكو بيشكاك هيرو يا الله خوايا عمر جنك هيلاكم أخوة عمر أخوة جنك هيلاكم نكبي ها جلدني يا أنا بابنا هي بخوة هيلاكم أخوة أنت تلفون كابو إسعاف أنا بابا يسعفي تيك هكا أنا أخوة بس كنت شاك مو يسعفي ناوي داباش أي بيك أي تشيب كم هلا بوتيا برا أنا تلفون بو هنا كم يسا بوتيا تلفون بو توفيق كم معاون طبي أبي براك رفيق ترى وصيك خير أبوك يقدق خير إيه هزارك مزيايك هزارك مزيايك الراوسة باش كم زوبي داخل هذا ده باش ده بنابي بيدوز ما الراوسة هذه أو هذه لا والله الرفيق أو الشفيق أو النعميق أو الفريق أو التوفيق دببك يقدق إيه شيء كوينة كم هنا كتشي أنا توفيق فريام كود المال تب حتى نازم ظلم سريع بوكا كتخيلات سريع كم ليبا نازم مالت شو هو شو زانم ده تورا ولا خيرها ظلم خيرها ظلم سريع ليها راح عليم شو خوارد عليم أتوبلي هنوك كنا بينوك زور خوارت هذا ده بس أنا سم عمر عمري عمر لي أبوه لا ده تو هست عمر خيرتي بيه أيرو تبلي زوبي توفيق بحيثيت أو سيرانم ملكيش أو ظلمة تقية بخوا خوش جماعتي لي شون خوم رزقار كم شون لمشنا نجاتم بيت سيراني كي خوت أو يجي جيتك بو هذا أي عمر ويران عمر فت
كود يا شا عمر حاڵەتم چاوا خولێتەوە وش دڵم سەریع لێ یا ژنەکە أبي خاني برز ونزمك يا نايت وبروا ويا عمر عمر يا نجري عمر أدري جيت عشان أزين بيوا كردي أكيب بابو بازار بعشكشي كمبو بشي في اللارو بودوكس كبيناكر ترفيع على واستاوت شي ذيك ژنەکە يا قرالي يا بلار وبلار وبلار وعمري كان شبكارا ويا عمر أنا ژنەکە خۆشتان نەبردم تو بواگە شبكة بتلفون كبوتيا سيد كيد توفيق نيوية توفيق برا رفيق كورا يا وساقطة شكنا لي شاب الزكاة تشيل يا بخير باورك أو هذا الراك اللي بكروا راك هلاكم هلاكم بس نجات أي توفيق فريانك وتوفيق يا عمر جان عمر فت هو بو هو تشيت هو كعمر ظلم سريع لي آخريك أمرام هذا تو صنعته وين داني شادي ما أخي يرجع بينا دست بينا دي هذا تو خير بلا ما نخو مالا ابي خاش راس كرو كعمر توفيق يا سلم كياج أخوه انا ان شاء الله يجي أخوة كعمر جان لكات ما قلت يرجو حمام بابا حمامي شي أي وتشي كعمر جان هو اشياء قال متي أكاد توفيق نعليت يا أبوي عمليات ها لا انا بلاش هو عمليات جي هنا ونعلي يجوا عمليات ها قلت له تيك توفيق زور هلاكم علاجمك باشا تو علاج تكم عادي تتي بقول بان يك دقة تو دقة صبر بك هاك تو ذخيره برابر خوش شو ظلم زور سريع لي يا تو هذه صدقي محاولك إذني بأوديو هذه يك دقة إذني به أي اوه والله هلاكم هذه تشيم ليكي والله براش وضعي خرابة بخوا زين شي انتياباتي زور وزختي شي دابزيو أي تشبكي من أبي السيد أنا شريقي بقوتي بوكم تيكالا درزي لي زورة ترسي جاري كانسر دوالا بيويا قرك يا ناسير من حياة بردم كعمر درزيت أنا عازم لدرزين يا دوا درزي ترسي انت باش هيك حليت لها كعمر ام شافاني شافة دبلان لا دنياني دبلان أخويا لا والله ناخريا انت براج عزلنا بتا ايشيو شافوشتي بوكم تو بجما بيلي تشكاتو زي ايشاكت هيبتا والله. تباش كم شاكي ان شاء الله ان شاء الله هلاكم خم يا عمر والله راسك راسك هلاكم بأخوة زور اخوا قولي ان شاء الله دو تحملك كا بلي جاب مو بأخوة زور هلاكم شاكا بي زيان لحد أيوة تو بشري لو تا أولي كم بوتي أنا جاي انا تي راكم كاكا موضوع شي كاكا وتم بيكر أودي بادوخ سلك قلبكم خير شي لو خدوا شريك قوستم ليني خو كرنك والله يا سبا تمام ودرزي محزك بابا هيك منية اي هيك منية أول لبرجنا كم ودكاك السيلانك مع ساس كردونيا زي بابا بازار بوجد كرين لقي شي هاروي والله لقى قاسم وجاسم وباسم هذا وسيانا شن والله اي لو زادوا الشازاد ايه بحاجة كاكا الششكاسي كان كورا دب ولا والله زياتري بابا والله كاولا هو هم يعني هذا يعني جاء الله مش سيبرام هي بولا الخمانة يعني نم بونا جلسك قلت بكيف كان الشفيق والرفيق والتوفيق والله بي انا أنا والله ايوانيا باش بس توزيك كهادي تلبى قربة والله وتشاكت وجوانا لي وتشيا جوانا وا من نيويل جلي كردية جي نيويل افني لا والله وزين شي كعمر إيه؟ او ما ويلهم بلش مطابعي في المشي امي تبابا جانا وكر لبري ابو زور جوامو سفريكي هندستان وقلت شو اشياء لا يا كريم طبعا بقول بان توفيان تو عزيتك يا روحك كم اعطيني خود شيك بخوا دنيا وش ده توس نامي بابا توش معلو مناله والله كاري بقول انا تو يك تو ده هزار بيه ده زار بوش تو بمريا بارم الله قلتوا كاجي على مسألة كسابة جواز ورفاقة جواز فرم او ده بيتر ديتر لا والله تو تاني كو بيه والله ها اور دانش بي تو دانا بريا ايه ترجعوا كده اما يك اما دو اما سياسة تو سياسة بيه بقرا ايه وكو قردني دايك بيه ازابت اخي باشا قينا او تو دلايمن اخي باشا كسي بيني غابة بلاجيش كسي يزار كيه انا كاكا تو دلايمنا ايه او سيج بو خود اوا بەڵێ سەکە حالی تر نییە بڵێ خەریکە چاگە بێتەوە ئەبێ بچێتە پارکێکە و باشە بەتەنیا باش ئای چاکە بی تۆفێک نازانم ئازاری زۆر بوو تۆفێک دەرزێکەوە تۆفێک دەرزەکەی کوێرایی داکردبی کوێ زۆری هەیە لە ئێسقان چاکە بێتەوە بەخوات براژنەوە دەرزیشتن بۆ لیاوە بەڵام نازانم عیلاجم چی بێت دکتۆر تۆفیق عیلاج سابە براژنەوە براژن عیلاجی ئەم کابرا ئەگەر تێ چاک بێتەوە بێتەوە سەر خۆی ئەبێ بچێتە پارکێکەوە بەتەنیا بێ نابێ بچێ بۆ یەک شوێ
باشە براژن ئەی تۆ بڵێ نەبورێتۆ لەوێ نا نابورێت و لە هەوایشی باگەڵ بژێ بەزێ بە تەنیابی ئاگادار هەر بێت تەنیا بم هەر بێت یعنی تەنیا ناکرێ باشنەکەشم لەگەڵ ما بێ نابێ ئەخدا نابێ بەخوا براژن نابێ ئەوێ بە تەنیابێت تۆژە مێشکی ساڵبێ باشە باشە ئجا من نازانم وڵی تۆ بڕۆ ئەرەوەڵا بام بۆ اینجا ئەڕوا دژنەکە بە ئەو بڕوە حەزەکەی ئیتر وا من ئەبێ تەنیا بڕم بۆ پارکێک وانە چارم نییە ئەوڵا جا لە بەرەوەی من مەرەخەسە مەگەری منە من ئەڕۆ دەبا بڕوە نەک نەخۆشی تری چیەکەی ئەو حەبی پیشانێم حەب بیکەرە ئەو دیبا دوو قسە لەگەڵا بکەم خێرە چییە لە خۆ تۆ شری قەوسم لێنی خۆکردنەکە والله ێسا بە تەمام و دەرزی و حەزت بابە هیچم نییە هیچم نییە ئەوە لەبەر ژنەکەم ماوت کاکە سەیرانێکمان ساز کردو نیازی بم با بۆ بازار بۆ جرکردین لەگەشی هاڕووی واللهی لەگەڵ قاسم و جاسم و باسم هەرو سیارانشن والله نەوزاد و شێرزاد و شازاد باشە کاکە شەش کەسێکن کوڕە دەباتە والله زیاتری بەبابە والله کاولا و هەمویانیان هەرەمیان ئەجا باشە بۆ یەکجاری منیش نابێت خۆتا لەگە دوو برادەریترم براژن بە یارمەتیان من ئەبێ بەجێتان بێڵم نە دانیشە باش نەکەو ببینم بەخوا بێ حیابەرم لە یاژنەوە شتی تریشی زۆر هەیە بۆیە گێڕمەوە ها برانە ڕۆکا عومەرە ژنێت یا مخابراتە کاکەم لە ڕوخ حافیز جێمەێڵی ئەوڵا ئەمرن نەمێنێت تۆفیقی موزەمیت هەتی وەرە دەرزی لێ نەیامەڵێ بە درۆ بڵە دەرزی لێ یاوم ساختە چی وام نەبینی و زۆر عیبە ئینسان ئەوە تەسەڕفات و هینی ئەوە ئەی ناچی بۆ سەیرانەکە و سەیرانی چی بۆ ناچم بۆ سەیران ئەی مەجلیسێ قاسم و باسم و جاسمی تیابێ من بە نەعلەت یەکەم هەر ناچم ئەی بچی بۆکیۆ بازار ئەی دە باشە با بچم خۆم بگۆڕم دەبڕۆ بابە ڕەش بێ قاسم باسم جاسم لەگەڵ تۆفیقی بۆ زەمیدا چه بەزمیشان بۆ دروست کردو چاکەتی کردی هەمی تا بابەجان خاوخلیچکی دەوەرە چی مرد بە قورعان ئەمە زۆر جوانە ئەوە جوانە بەرەڵا دەبیکەوە نانە حەزم لەوە نییە حەزی لێ نییە ئەمە جوانە ئەها چەند نازدارە نەرم دەبیکڕە حەزم لە ڕێگەکەی نییە ئەوە زۆر جوانە ها دڵەکەشی تیا حەزمێنێ دەبچووکە تو با بچم ژوورە سەی شت کەم تۆ حەزم لێ بێنێ دەبڕۆ خوا چۆن شیرم بەدەت ئەم شنەوە ئەوە جوانە ئەڵڵا ئەها سەری ورچەکەشی تایە دەبیکڕە حەزی ئەی بۆ باگمەکەیت ئەمەرێ کرد بە فلیم ئەمڕۆ ئێمە چۆنە ئەوە جوانە ئەوە چییە ڕەش و سپی وەڵڵاهی جوانە نا حەزمێنێ لەوەش ئەی بۆ پرزمەر نەکەیت ئەڵێم نازانم هیچ مۆدڵی باڕۆین ئەها ئەو ڕەنگە ڕێک لە خۆدیە لە پێستی ڕێگی کاتەوە حەزمێنە هیچ مۆدڵێ باڕۆین باڕۆین ئەمە دەبڕۆ دەفەرمو دەبڕۆ الله أكبر الله أكبر خويا النجاة مالي خويا بس أمر النجاة قال بيسي خومي مدرو مامە گیان دوعای خێرمان بۆ بکە بابا من سؤال كان كأكل قلت يلا دي عمر
ئەوە چی لێ هاو ئەو بەچی لێ ئادانی شوعیب و شوورەیی والله سوالەکەم سواڵێکی حیامانە چێ والله بە معلوماتی هەزاری شیان ناوێ وەریشم کرد چی ئەڵێم هیچم بەدڵ نەبوو ئاها ئەڕۆینەوە وەریە ڕۆشنەوەی چی ئەها دوکانەکانیە بەرەبێ بۆ هەمووی بگەڕێم باوکەڕەوەکە گوناحتەکە وەڵی وا نیوەشەوە نیوە شەشتی وانە جلی جوانم ئەوێ حەسە دەی شتە بڕۆ دەی بڕۆ بڕۆ دەی بڕۆ وەرە ئاخژن بڕۆ دەی السلام عليكم عليكم السلام وسر تشاو ئەڵێم ئەگەر جلی جوانە هەیە بابینە ژوور و ئەگەر نەبا بڕۆین دەبەسا من هاتوم جل بکڕە مەقچی بەسەر من جلە کڕم لا دەبڕۆ يخوا بخير من سر وسر تشاو شتكان مان هر هم اوروبيا بەدڵی بێتەوە حج مشتريكي جاتو تيري لبين شش بارشا كمتري نخريوا ئەمە قسێ بس سري تو ماكسي ماني سيا چارك بياو كركا تۆ نابێ احترامی خۆ بگری او چيك او هەداوی لە بردنەکەم هەیە وەرە وەرە جلی جوانی باشە دەبڕۆ دەباشە بڕۆ لو تازە زاوابی وایە خەو گرتوم تو شەرەفەمە هی تازە زاوە بابە من باپیری سێ مناڵم ئەی بۆ گڕێ گرتووە بە قوربان دوکانەکەش ناوی شیکە بەس شیک نیت مع الأسف بڕە بڕە ئەڵێم ئەو تۆ عیبە نەکردووە بەرامبەر و پیاوەکە حای منە برد جا تو شەرف ئەوە سەر و سەوتیوێکەوە جلی فاشۆر و مۆدێر والله حەقەت دوکانی مریش فرۆشی حیای منە چییە؟ ئەڵێم ئەمەر ئەمە چۆنە؟ زۆر جوانە ئەدی بە خەوتر خۆتی بگرە؟ ئەها نانا بۆ من کورتە ئاخی بابە من درێژم کاکە بۆ لەیبە لەیبە ئەوم لا لایێت حول ولا قوة إلا بالله ئەدی ئەم خەتدارە چۆنە؟ خەت لە دنیاە نییە دەبیکڕە حەزم لێنێ خەتدارە ئەی ئەمە؟ الله جامە تۆپە خڕەکانیشە نانا بچووکە حەزم لێنە ئەڵێم ژنەکە ئەمە ئەڵێ ئەستێرێ لە بەردا زۆر جوانە جوانیش وەنیە یەکسەر بیکڕ با بڕێنەوە نانا بریسکی زۆرتیا بریسکی زۆری لەیبە لەیبە ئەی ئەمە؟ عادی دەرەجە یەکە ئەوە چییە؟ ئەمە چییە؟ تەواو ڕازی بووی بڕە یەکسەر بابیکڕ نانا دوو ڕەنگە حەزم لێنێ دوو ڕەنگمان حەز لێ نییە حەزمان لە دوو ڕەنگ نییە ئەی ئەمە چۆنە؟ ئەوە الله کڵاویشی پێوەیە ئەوە چییە؟ ئەوە چی ئەو زەوق و سەلیقەیە و یەڵە بابیکڕین بڕۆین نانا سووری تیا حەزم لێنێ سووری تایە ئەڵێم عومەر ئێمە چۆنە؟ واللهی زۆر جوانە ئەشەم بالله زەوقە جوانە ئەڵێم ئەمە تاقیەکەمەوە دە تاقی کرد بەشکو ئینشەڵا بەدڵە بێت خوایە بەدڵی بێ خوایە ئەڵەم ژنەکە نەیە مەژوورەوە نا باش ئەیدا ئەڵێم نێڵی پیاوشت بێت کورە من ڕاوەستاوم شێر وەستاوە شێر ماشەڵڵا تۆ لە پشی لا ترسی بە قوربانی عیلم و معریفەتە بم ڕا بە تاقییان کەمەوە پەلەم لێ نەکەی پەلەم نییە ئینشەڵا هەر بەدڵە بێ و بڕۆینەوە تە تاو من هیچم ناوێت ئەی بشورەی دڵی و پیاوەش عاجز کرد حەیانان چوو بەخوا پیاوی چی؟ هەر خەریکی شەڵی داخی تۆ شێتە کردم ئەزانین لەکەوە منەگەڕێم ئەمەرەمە چۆنە؟ الله ئەوە چییە ئەو زەوقە ئەوە چییە ئەو جوانیە ئەمە لە عالەما بڕوا ناکەم هەبێ نییە هەڵی گرێم تەواو یەکسەر کەسکە حەزمی نییە تەسکە حەزمی نییە حەزمی دانیشکە نییە تاقی کەرەوە تاقیەکەمە ئەمە بۆ وەفەردێن بۆ چاکە عومەر هەر خۆمی لێم ئەی من مەحرەم نیم ئەز یەک تۆز خێراکەی چکە خەریکە هەناسم پێ نامێت ڕاوەستە دەیتێت دەدەی قەت پیاو لەگەڵانە بێت بەڵێ بەڵێ باشی کچەکەم باشی مامەگیان ئەزانیت چۆن تۆ پێنجە لە مامی خۆت وەرگرە بە بۆنی دە تۆ بیگرە ژنەکەم لە ژوورەوە جلە گۆڕێ 50 جار وتی ئەمە ناشرینە بەس ئەوەنە بڵێ ئەمەی بەرێت جوانە خێر دەکا بە قوربانە ئاژنەکە لە ژوورەوە بەڵێ ئێستەیەتە ژوورەوە تەواو نەبووی ژنەکە هاتم عومەر دەوەرە الله ئەوە چییە زۆر جوانە تخوا جوان نییە ئەوە زۆر جوانە مامەگیان پێنجی کەشتێمێ بەس هیچ جوانە زۆر داوای لە بڕەکە ناتوانم درۆکەم جوانیە جوانیە ڕاستەکە جوانیە ئەو پێنجش بە بگڵۆ بە ڕۆژەش لە کاتی چاوەڕوانیا خۆشە جاخۆ مردن لەمەوە لا حول ولا قوة إلا بالله خوای جان چۆن بژم یا رب العالمین نەجاتم بێ کاک
تەواو ژنەکە بە قورآن هێزم پێ نەما هەر هێزم پێ نەما ڕاوەجریتر لە بەرەکەم لەبەری کرد ئەرە ژنەکە چی کرد بەتاقی کەمەوە ئەوە جوانە ئەویان زۆر جوانە یەکسە وەرە خۆشانە بەرم نەکردووە ئەو کەڕەوەی چی بکەم قوڕی چۆکەم بەسەر ئارە کاکەوەی ئێوە چیتان کرد دەڵێ دوکانەکە هەموویم لێکڕن هەلە دەتوزارم ماڵە بە قۆڕ نەگیرە و ژنێ من هیچی بەدڵ نییە لەو هەموو شتێک هیچی بەدڵ نییە ئەیدی من پێم نەوتی ئەگەرچی جوانتان هێبا بینەژوو تا هیچی بەدڵ نییە ئارە بۆشتی جوانمانێ لەسەر ماکسیکی هین خەریب بودەم و قەپۆزم پشکێری ماڵێ بەخۆ دە تۆ زای چۆن بەشکو ئیشەڵایسە کە هاتە دەرەوە خێرێ بکە بڵێ جوانە بەشکو نەجاتم بێ هەمووی جوانشتی کە جوانە وەڵا ئەمەیان زۆر زۆر جوانە ماشەڵای لێ بێڵەی گوڵ ئارە وەڵا چی جوانە و برسەکە بەری خۆمە هیچم بەدڵ نەبوو بۆ خۆم زانیەوەی ئێمەیە هەر هیچی بەدڵ نییە نێ ئەمانە هەر هەموو هیچی بەدڵ نییە دوکانەکانی ئەو بەر هیچی بەدڵ نییە لە دنیا هیچی بەدڵ نییە هیچی وەڵدە هاتی تەعاتەتی بۆ خاتی خۆ یا الله یا الله خوای گیان ئەوە چی بوو ئەوە چی بوو بە ذاتی خۆ ئەبزا بزایە بوو زانە بوو باڕی پێمەکە لە ماڵیشە زوو خۆ بێ درۆ برێنێتەوە وەرە درۆیی دادەجیان وەڵڵاهی لێ بۆتەوە ها چاوی سپی بووە ئەبە پەچی کەوتۆ دامەوە چاوی سپی بووە فێرە دامێ لە ماڵیشە خۆی برێن تۆ دوای زنە بێت وەرە فێری چییە بێسە تەلەفۆن کەم بۆ مەعاون طوبی دراوسێمان دەبووی بکەم ئەلەو کاک فەوزی جان ئاڕێ بوارم بە پەلە خۆ بکە بەم دیوە عەزیێت نەبێ ئەو برادەرە بوراوەتەوە وابزانم دەتۆ زێخێرا دێ خوا حافیزە بێ وا بکە بورا بێتەوە ناوی چی بوو کاعمەر کاعمەر جان بۆ خاتی خوا هیچی لێ نەهات بێ بەخوا شتێکی لێ بێت تووشی بەڵام سلام علیکم سەرچاو کاکە چی خێرە وەڵڵاهی کاک فەوزی جان نازانم هەر لە خۆی بورایەوە هەر لە خۆیەوە ئارە وەڵڵا خۆشتی خراپی نەخواردووە خوا نازانم بەسا کاکە برا کاکە بەڕێز کاعمەرەوە دکتۆرە کاعمەر چۆن حای بردم واللهی قسەکە باش نییە ئەوە یەکتر پێلێەوە بەهاتایە یەکسەر دوو دەزم تێکەڵاو کرد چاکە بوانێ بەس بەداخەوە ئەمە سێ جەڵدە لێیاوە جەڵدەی دڵ جەڵدەی دەماغ جەڵدەی مێشک بیبن بۆ خەستەخانەی هین ناوی چییە تو بە عەدلێکە ئەیڕ عومەر ماڵە وێران کردم عومەر چۆشتی وابی عنی مرد ئەرە وەڵڵا ئینا لیلله و ئینا ئیلەیهی ڕاجعون هەر تۆ ماڵی وێران نەبوو ڕۆژانە دەیان پیاوی ئاوە بەدەست فاکوفیک و مۆدیری ژنەکانیانەوە جەڵدە لێیانەیە وای عومەر کەی وەخت بوو ببری مەسیە دوکانی ترم مابوو جەلە بگەڕەبووی